من هیوا فواد عزیز کوڕی لاوانی لەدار دراوم. هیوا فواد گەنجێکی تەمەن 21 ساڵ دوای تەمەنێک لە خوێندن توانی پلەی یەکەم لەسەر ئاستی ناحیەی تەکێ لە بەشی وێژەی بەدەست بهێنێت. هیوا بە خەون و ئاواتەکەی گەیشت و لە کۆلێژی یاسایی زانکۆی سلێمانی بوو بە قوتابی، بەڵام لە خۆپیشاندانەکانی ڕۆژی سێشەممە فیشەکێک کۆتایی بە خەون و هیوا و ئاواتەکانی ئەم گەنجە تەمەن 21 ساڵە دەهێنێت و گیان لەدەست دەدات. کە سوکاری هیوا فواد بە دڵی پڕ لە خەم و ژانەوە دەڵێن لە بنەماڵەکەیاندا زۆر قوربانیان بۆ ئازادی گەلی کورداوە تا منداڵەکانیان بە ئازادی بژین، کەچی کوڕی 21 ساڵەیان لە سای ئەو ئازادیی کە قوربانیان بۆدا خوێنی لە نێو شەقامدا ڕژا. ئەو هێزە هەڵهاتووی کە لە دوو زڕای کرد مێزێکی بەرگری فریاکەوتن هاتوونەتە بازاڕەکەەوە، ئەم کوڕەکاتوتە بازاڕەکە بینیوێتی خزمێکمان پێکراوە لێدراوە، ئەمیش کە چۆتە خەسخانەکە دیوێتی هاتووە بچێەوە سەر ئەو لیان داوە شەیدیان کردووە. ئەم کوڕێکە ئەمان شەیدیان ئەم هێزاڵ هاتووە شەیدی کرد لە 16 ئۆکتۆبەر مامی یەشێ بوو لە هەموو فەرماندە قارەمانەکان کە خۆی بەکوشدا ئەوان فرۆشتیان بەداخەوە ئەوان فرۆشتیان. کاکیوا تقریبان تەقەکان کۆتایی پێ هاتووە، کۆمیتە سوتاوە، ئەنجا کاکەیوا چۆتە دەرەوە لەسەر سوچی خەستەخانەکە بەداخەوە لە شەهیدیان کردووە. هێزێکی ناخۆی نەبوو، ێسا بڵم هێزی ئاسایش ویان هێزی کۆمیتە بوو، ئەوەنە بەس لەبان کۆمیتەوە تەقەیلێکرا، لەبار کۆمیتەیەکی نیشتیمانی کوردستانەوە تەقەیلێکرا. بەداخەوە تاقانەی 6 خوشک، دایک و باوچێکی پیرەمێرد، دایکێکی جەرگ سوتاو، دایکی جەرگ سوتاوی هیوا بەدەم هەنسک و گریانەوە ڕوو بە چەکدارەکان دەڵێت چیتر وەڵامی خەڵکی مەدەنی و گەنجی بەشمەینەتی ئەم نیشتیمانە بە فیشەک مەدەنەوە تا هیچ دایکێکی وەک من جەرگ سوتاو نەبێت. داواکارم ئەم حکومەتە ئەم هێزە بداتە دادگا، حەقی کوڕەکەمیان لێ بستەنیە، کوڕەکەم خۆی پیشاندەر نەبوو، کوڕەکەم بێتاوان بوو. داواکارم هەر هەموویان بدرێنە دادگا و حەقی کوڕەکەم بسەندرێ. لێ قەوماوم، جەرگ سوتاوم، ئەمە دوو جار جەرگم بسووتێ. هیوادارم داواکارم حەقم بسەنن. هەمووی کڕۆڵەی یەکە، هەمووی کوڕی ئەو ژنانەیە، هەمووی کوڕی منە، بۆ بکوژرێ با نەکوژرێ با تەقە نەکرێ. هیوا فواد تاقانەی 6 خوشکە یەکەمی سەراستی ناحیەی تەکێ بوو بۆ بەشی وێژەی، قوتابی کۆلێژی یاسا بوو لە زانکۆی سلێمانی. هاوڕێکانی دەڵێن گەنجێکی نمونەیی و کەمیوە نەبووە، کەچی هەموو ئەمانە بەدەستی چەک بەدەستی بێویژدان بەجارێک لەناو بران و دایکی جەرگ سوتاو کرا و 6 خوشک بە بێبرامانەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکێ.